دانەروریامان کردو بەڕێزیان دامەزرێنەری برایت وینترن کە ڕاستەوخۆ لە دافۆسەوە لەگەڵمانە بن. سڵاو کاک دانەرم کاتت باش. ئێوە لە نزیکەوە لە ناو ئەو دانیشتن و دیبەیتانەیە بوون و ئەو ئیڤنتانەی کە ڕێک خرا لەوێ و ئەو تەوەرانەی کە باس کرا باسی تەکنەلۆژیای تیا بوو و سیستمی دیجیتالی هەتا ژیری دەست کرد. لەوێ چۆن باس دەکرا و بە تایبەتیش هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت لەم بوارەدا هاوتەریب لەگەڵ جیهانە و هاوتەریب لەگەڵ ئەم پێشکەوتنانەدا بەشدار بێت. زۆر سپاس، خۆشحاڵم لە پێش کاتە ئەمێ بڵێم خۆشحاڵم لێرەم توان قسەتان لەگەڵا بکەم. ئێمە هاتوین بۆ ئێرە بە تایبەتی خۆم و کۆمپەنیەکەی خۆم هاتوون بۆ ئێرە قسە بکەین لەسەر تەکنۆلۆژیا، لەسەر گەیمینگ، لەسەر سینەما تیڤی. کێشەکە بۆ ئەم کێشەیە هێناوەتە پێشەوە چونکە ئێساگە سێری هەر ناسێری ئەنتەرتەینمەنت سێری گەنجی خۆمان بکەی بە تایبەتی مناڵان هەمویان حەزیان لە گەیمینگن. یعنی چۆن یعنی ئێستا کەوتوینە لە کاتێک لە 5 تا 10 ساڵی تر مناڵان بەو نوع بوارانە فێر بوون ئینفۆرمیشن بێن نەژوورۆ. ئیتر ئێمە باسی چیمانە کرد؟ باسی ئەوەمانە کرد هیوادارین ئینشەڵا لەم 5 تا 10 ساڵی تر هۆلیوودێکی تازە بێنینەوە کرێتیڤ هەوێک بکەینەوە لە کوردستان. ئیتر ئەم کێشەیە بۆ زۆر زەرورە چونکە ئێستا بە بوارەی AI ئەوە نەهاتوتە پێشەوە. ئێمە هۆکو دەوڵەت ئەبێ سێرکەین، ئەبێ هیوادار بین هەموو دنیا خۆی مانو کردو بەسەر ئەمە و ئێمەش ئەبێ سێرکەین چۆن ئەتوانین باشە. کاک دانەر ئێوە لەوێ بوون، ئێمە زانین کە تەکنەلۆژیا ئێستا ئاراستەی جیهانە گۆڕە بەشێک لە ئابووری جیهان تیماتێکی گەورەی کردوتە سەر تەکنەلۆژیا و خەڵک لای ئێمە پێی وایە کە لە بواری گەیمین و ئەم بابەتانەیە تەنها کات کوشتنە. پێت وایە ئەما بتوانین سوودی لێوەرگرین بە جۆرێک بەکاربێت ببێتە داهاتێکی لێوەرگیرێت ئەمە ڕوودات لە هەرێمی کوردستان؟ کاتکوشتن ڕاستە، هەموو شتێک کاتکوشتنە ئەگەر نەزانی بوارەکە لەسەر چییە. وانە ئەگەر تۆ هەر خواردن خۆیت بەبێ بزانی خواردنی خۆ چۆن بکەیت ئەوەش هەر کاتکوشتنە. ئێمە ئەوەیە حەزەکەن ئێکۆنۆمیکە لێرە دانی چونکە ئێستا یەک کێشەمان هەیە لە کوردستان و کێشەیە چییە؟ ئێمە هەموو ئیشەکەوەی لە کوردستان هەبێ بەس پارەکە لە خەڵکی کوردستانە بێت. ئێمە باسی چیمان کردو؟ ئەبێ سێری گەیمینگ بکەین چونکە گەیمینگ بەس ساڵانە تقریبا 30 ملیارد دلار ئەهێنێتە پێشەوە. ئیتر ئێمەش ئەگەر 30 ملیارد دلار ئێمەش حەقمانە بۆ کاتێک دانین بۆ فێری گەنجەکانمان بکەین، نا هەر کات کوژن بە گەیمینگ بەس فێر بن چۆن گەیمی بێننە پێشەوە. باشە، ئێمە لە کوردستان ئەبێت چی بکەین بۆی کە بتوانین بگەینە ناو ئەو نەخشە جیهانیە کە لە بواری گەیمین و تەکنەلۆژیادا هەیە؟ ئێمە بێت چی بکەین؟ یەکەم شت دەبێت ئەوە بکەین سێری ئەجوکیشن بکەین، سێری ئەوە بکەین چۆن ئەتوانی فێری گەنجەکان بکەین فێر بن حکایەتی بوارەی ئەوەی لەسەر کوردە بێنینە پێشەوە، هەر نە بۆ فلیم بۆ یان گەیمینگ بۆ کورد بەس بۆ هەموو دنیا. کورد کێیە؟ کورد چییە؟ کورد ناخۆشی کورد لەکوێوە هاتووە؟ ئێستا بۆ نمونە ئەم کێشەیە ئێمە ئێستا هەمانە لە سووریا کێشەیەکی زۆر ناخۆشە، بەس بە ئێستا و 10 تا 20 ساڵی تر گەنجی ئێستا لە بیریانەچێت. بەس بیرکەرەوە گەر ئەمە بتوانین بیخینە سەر فلیمێک بۆ پیشانی دنیا بین، بیخینە سەر گەیمینگێک خەڵکی دنیا کەسێک ئەوەی لە ئەوروپا ئەم گەیمینگە بکە تێبگا کورد یعنی چییە؟ ئێمە ناخۆشیمان لەکوێوە هاتووە؟ ئێمە خۆشیمان لەکوێوە هاتووە؟ کۆڵتورەکەمان چییە؟ ئەمە زۆر زەرورە. ئەمە چۆن ئەهێنینە پێشۆ؟ یەکەم شت ئەوەی ئەبێ بکەین سێری ئەجوکیشن بکەین، سێری ئەوە بکەین فەنانی دنیای هۆلیوود بینین بۆ کوردستان فێری گەنجەکانی. باشە، کەواتە کاک دانەر ئێوە خۆتان دامەزرێنەری کۆمپانیایەکن ئەو لەم بوارەیە ڕێگە خۆشکەریتان هەیە، ئەتوانن پەیوەندێکی وا دروستکەن لەگەڵ وەبەرهێنێکی بیانیا لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی جیهانیە کە ئەم کارە بکەن و باسێکە ئێجوکیشنێک دروستکەن بۆی کە بتوانین بە شێوەیەکی ئەکادمیانە کاری لەسەر بکرێت و فێرکاری لەسەر بکرێت و پێشکەوتن و ئەو بابەتی تۆڵی ئەو ئامانجی هەیە بێتە دی؟ تأكيد من خۆم مامۆسای یونیڤرسیتیم لەسەر دەزاین لە فەڕەنسا، یعنی ئەمە تأكيد دەوانی بکەین لەسەر یەک شتەوەی کۆمپانیەکەی خۆمان چیەکەین یەکەم ئەنیمەیشنی کوردستان بەس بە کوواڵەتی هۆلیوود. ئێمە لەسەرەوەی ئیشەکەین ئینشەڵا هیوادارین خۆمان بێنین پێشەوە بچێتە سەر نەتفلیکس لە ئەم ئێسا و 5 ساڵی تر. یعنی ئەمە مەرحەلانە ئەم هەموو شتانە چونکە لەسەر سۆشیۆل میدیا هەمومان ئاوامان لێ هاتووە. ئێستا کاتەکە هەیە ئەم هەموو خەڵکی زیرانە و کەسە زیرانە ئەوەی ئەم لەم بوارە ئیشەکەن بێنین بۆ کوردستان فێری گەنجی ئێمە بکەین. ئیتر ئینشەڵا بە 5 تا 10 ساڵی تر ئیکۆنۆمیەکی تازە داینەوە. ئیتر ناتوانانی هەر خۆمان
مانوو بکەین لەسەر مۆهندیس و دکتۆرایەتی و ئەنجینێرینگ ئەتوانی شتێکی تریش بەنینە پێشەوە ئەوە لەسەر دەزاینی گەیمینگ و فلیم. باشە ئێوە بەشداری ئەم کۆڕبەندە گەورەیەتان کردووە وڵاتانی جیهان چۆنە ڕوانە ئەم بوارە چۆن بەکارهێنن چۆن توانیویانە ئەزمونێکی لێوەرگرن بۆ داهاتوویان یعنی ئەتوانن ئەو ئەزمونەی ئەوان وەریان گرتووەوە بەکاری بێنەوە یاخود ئەو ئەزمونە بکەنەوە بۆی کە لە داهاتووە بەم شێوەیە کوردستان سوودی لێ ببینێت. ئەی چۆن ئێمە ئێستا لە کاتێکی سۆشۆ میدیاین هەرچیەک ئەوەی ئێسا بۆ نمونە ئەمەی کێشەکەی گرینلاند و ترەمپ هەیە ئێمە بە 2 دقە هەموو کورد ئەزانێ ئەم کێشەیە باسی چییە وەکو جاران نییە دوای دوو مانگی تر ئەم کێشەی بێنێتە پێشەوە یعنی چی یعنی تەکنۆلۆژیە وا هاتەتە پێشەوە ئەم بلۆکەیت نییە یعنی وەکو بڵێن ئەوە نییە بێ ڕاپێن بۆ خاری سوێری ئەم شتانە بین ئێستا ئەم کاتەیە بەڕاستی ئەم کاتەیە ئێستا ئەمە بێ سێری ئەوە بکەین چۆن ئەتوانین خەڵک ئەوەی لە بوارەی ئەوە پرۆفێشنەڵە بیهێنین بۆ کوردستان لەم بوارەیە من ئەتوانم زۆر زەرور بم چونکە من خۆم 10 ساڵە لەسەر هۆلیوود ئیشەکەم کەس هەیە ئەوەی لەسەر ئاڤاتار ئیش بکە لەسەر ستار وۆرز ئیش بکە ئەوە هاوڕێی منە من هیوادارم خۆم داناوە ئەم هەموو هاوڕێنە و دیزاینەرانە بینی بۆ کوردستان فێری گەنجایەتی خۆماکرێت. بەڵێ بەڕێز دانەروریە دامەزرێنەری برایت وینتر لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە.